دیارە ئەمە دەورێکی معنەوی باشی ئەبێ بۆ تیمەکەمان و ئینسان خۆشە هەرچی شێکی کرد کە ئەگەر مەبەستیشی نەبێ ئەگەر بڵێن چاوەڕێی دەستخۆشیش نەبێ بەڵام دیوێکی معنەوی هەیە ئێمە سپاسیانەکەین بەداخەوە بەنسبەت بارودۆخی کۆرۆنای هەڵبجەوە تا بێ زیاتر بێت تا بێ نەخۆشەکان هەم زیاتر ئەبن هەم حاڵەتەکانیان ناڕەحەترە بێ و بەداخەوە لە 24 ساعاتی ڕابردووە لە نەخۆشخانەکانی کۆرۆنا لە هەڵبجە 5 کەس گیانی لە دەزاوە لەبەرەوە ئەتوانین بڵێن بارودۆخی کۆرۆنا بەڕاستی زۆر ناڕەحەتە و نەخۆشەکان هیلاکتر لە جاران ئێمە لە سەرەتاوە یەک پەیاممان هەبوو ئێستاش هەمان پەیاممان هەیە بەڕاستی ئەوەی کە زەرەر ئەکات لە مەسەلەی ئەوەی کە خۆت نەپارێزی و پابەندی ڕێنمای تەندروستیەکان نەبی تەنها هاوڵاتیان لەبەرەوە داوایان لێ ئەکەین چاویان ماچەکەین دەستیان ماچەکەین توخوا پابەند ڕێنمای تەندروستیەکان پێمان وایە چەندە ڕوبەری پێزانین و نرخاندن فراوان بێ ئەوەندە ڕوبەری هەوڵی جددی و خەمخۆرانە فراوانترە بێ ئەوەندە متمانە و ئینتیما و ئومێد ئەگەڕێتەوە بۆ تیمێکە کارەکەن بۆ تیمێکە کاریان بۆ کراوە ئەمە بەدەستخۆشیەوە کە تیمی ڕوبڕوونی کۆرۆنا ئەم ساڵ لە ماوەی ئەم کاری ڕوبڕوونی کۆرۆنا توانێ بوویان سەرڕای دەیان جۆر کەم و کوڕی لە پێداویستیە کەم و کوڕی لە بووجا دەوامی زۆر و کاری زۆر موچەی کەم و کێشەی ئیداری ناوکردی تەندروستی و پەراوێزکردنی ئەم شارە لە هەندێک ڕۆ لەوانش کردی تەندروستی بەڵام ئەوان توانی بوویان بە ڕۆڵی خۆیان هەستن.